دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە کوردستان و هۆشداری دەدات کە ڕێژەی توندوتیژی جەستەی و دەستدرێژی سێکسی لەسەر ژنانی ناو کەمپەکان زۆر بووە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەرۆکی دەستەکە ڕایگەیاند ڕەوشی کچان و ژنان لە ناو کەمپەکاندا تاتێ خراپتر دەبێت و لە خوێندنیش بێبەش دەکرێن. ڕۆژانە لە کەمپەکان ڕووبەری کێشە و گرفتی جۆرا و جۆر دەبنەوە و بە شێوەیەکی تەندروست مامەڵە و هەڵسوکەوتیان لەگەڵ ناکرێت. هەروەها ڕوبەڕووی چەندین جۆرە و شێوەی جیاوازی توندوتیژی جەندەری و سێکسی دەبنەوە وەکو لێدان، توندوتیژی چەستەیی و دەرونی. لە ماوەی 7 مانگی ڕابردوو، 7 مانگی پێش ئێستا لە کەمپەکانی هەولێر 27 حالەت لای ئێمە تۆمار کراوە بە توندوتیژی سێکسی و لە جۆری تەحەڕوش و 24 حالەت عنفی جەسەدی. دەستەکان لە ڕێی نوێنەر و سەرچاوەکانی خۆیان لە ناو کەمپەکاندا زانیاریان کۆ کردوتەوە کە کچان و ژنانی ئاوارە بێجگە لە توندوتیژی جەستەیی ڕوبەڕووی دەستدرێژی سێکسیش دەبنەوە و هەندێکیان لەلایەن کە سوکاریانەوە بە زۆر لە خوێندن دادەبڕێن. تیشک بخینە سەر دوو توێژی گرنگ کە لە کۆمەلگا و لە ناو کەمپەکان تیشی بخینە سەر ئەوانش بێتن لە توێژی ژنان و منداڵان. ئێمە ئەگەر باسدا دۆخی ژنان بکەین لە کەمپەکان بێگومان دەرەنجامی سەردانیکردن و بینینی کەیسەکان و لە نزیکە و ئاگاداربوون لە دۆخی ژنان دەتوانین بڵێن دۆخ و ئاست و ڕەوشی ژنان لە ئاستێکی باشدانە. ڕۆژانە ژنان لە کەمپەکان ڕوبەڕووی کۆمەڵ لە کێشە و گیر و گرفت و چەندی حاڵەت و پێشێرکاری دەبێنەوە. لەبەرەوەی بێگومان هۆکارەکەی بۆ کۆمەڵێک شت دەگەڕێت و یەک لەوانە ڕەنگە کەلتوری کۆمەلگاکەی وایە هۆکارەکەی بۆ دروستکردنی کەمپەکان لەسەر بنەمایەکی ستانداردی نێودەوڵەتی دروست نەکراوە، واتە نزیکی خێمەکان و چادرەکان لە یەک نزیک وای کردووە کە کۆمەڵێک گیر و گرفت دروست بێت. بەپێی راپۆرتەکەی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ڕێژەی ژنان لە ناو کەمپەکان لە هەر سێ پارێزگای دوهۆک و سلێمانی و هەولێر بەم جۆرەیە. لە کەمپەکانی دوهۆک ڕێژەی لە 38 و لە پارێزگای هەولێر لە 14 و لە پارێزگای سلێمانیش لە 21. وا بڕیارە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لە کۆتایی ئەم مانگەدا راپۆرتێکی تێر و تەسەل لەسەر ڕەوشی مافی مرۆڤ بەگشتی و لە ناو کەمپەکان بڵاو بکاتەوە. ڕێناس عەلی NRT هەولێر.